پاپ فرانسیس یەکشەمە بۆ ئەوانەی تووشی نەخۆشی کۆرۆنا بوون لە نێو کلیسادا پاڕایەوە و لە ڕۆم خەڵک لەسەر باڵکۆنڕا لە بۆنەیەکدا بەشدار بوون. شەقامەکانی مادریدیش بەتاڵ بوون، لە دەمێکدا ئەفسەرانی پۆلیس داوای شیکردنەوەیان لە خەڵک دەکرد کە بۆچی لە ماڵدا نەماونەتەوە. سیستمی مترۆ بەردەوام بوو ئەگەرچی قەتار و شەمەندەفەرەکان لە ڕاستیدا بەتاڵ بوون. بانکی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە ڕێوشوێنیان گرتوۆتە بەر بۆ ئەوەی یارمەتی بە بنەماڵەکانی ئەمریکایی و خاوەن پێشان و باری ئابووری وڵات بکەن. سەرۆک ترامپ پێشنیازی بە خەڵک دەکات کە نیگەران مەبن. پێویست ناکە ئەوەندە شتومەک بکڕن، نیگەران مەبن و پشوتان لەسەر خۆ بێ. خەڵک شتومەکی زۆر دەکڕن، ئێمە دۆخەکەمان زۆر باشە، ئەو دۆخەش تێدەپەڕێ. شارەداری نیویۆرک ڕایگەیان کە قوتابخانەکان دادەخرێن. ئێمە ڕوبەڕووی ئاستەنگ و قەیرانێکین کە لە ژیانی خۆماندا هەرگیز نەماندیتووە و ئێستا دەستی پێکردووە. بۆیە پێم ناخۆشە ڕایبگەێنم کە لە ڕۆژی دووشەمەڕا هەموو قوتابخانەکان بەگشتی دادەخرێن. حکوومەتی ئافریکای باشوور قەدەغەکردنی سەردانی بۆ ئەو وڵاتانە ڕاگەیاندووە لەبەرەوەی کۆرۆنا تێیدا جێگای مەترسیە. ئێمە قەدەغەی سەردانمان بۆ وڵاتەکانی وەک ئیتالیا، ئێران، ئیسپانیا، بەریتانیا و ئەمریکا لە ڕۆژی چوارشەممەوە واتە 18 مانگی سێوە دەست پێ دەکات. سەرۆکی سیبریا لە میانەی سەرهەڵدانی نەخۆشیەکە داوای یارمەتی لە چین دەکات. هاوسۆزی ئەوروپاییەکان لە گۆڕێدا نییە، تەناوەک خەیاڵ دەچێ. ئەم ڕۆنامەیەکی تایبەتیم نار چونکە چاوەڕوانی زۆرمان هەیە و تەنیا وڵات کە بتوانێت یارمەتیمان پێ بدات وڵاتی چینە. لە بەیروت پۆلیس وەک بەشێک لە گرتنەبەری ڕێوشۆن بۆ ڕێگەگرتن لە نەخۆشیەکە ناهێڵن خەڵک لە کەنارەکانی دەریادا بمێننەوە. بەندکراوان لە ئۆردۆن دەستیان بەسەر هەڵدان کردووە دوایەوەی حکوومەت سەردانکردنی بۆ ماوەی 2 هەوتۆن ڕاگرتووە. پۆرتۆریکۆ قەدەغەی هاتوچۆی بۆ چێشخانەکان فرۆشگا گەورەکان ڕاگەیاندووە و زۆر ناوەندی پێشەسازی داخراون. هەروەها فڕۆکەخانە ئیسرائیلیش چۆل بوو دوایەوەی حکوومەت قەدەغەی سەردان و ڕێوشوێنی بۆ هەڵاواردنی خەڵک بۆ زیاتر لە حوتوێک ڕاگەیاند. شەقامەکانی پراگەیش هەروە چۆل بوون لە سێئۆل لە کوریای باشوور ناوەندی نوێ بۆ تاقیکردنەوەی نەخۆشیەکە دامەزراون. بەڵام بۆ حاڵەش ڕێگای هاتوچۆ بۆ ئۆتۆمۆبیلەکانی سەرسنووری نێوان ئەڵمان و نەمسا یا ئۆتریش هەروە هەیە، هەرچەندە چەند خاڵی پشکنینیش دامەزرا بوون.